لێرەدا وانەکانمان بە شێوەیەکی پراکتیکی و مامۆستای شارەزا و نمونەیمان هەیە بەو ماوەی 1 ساڵ سوودێکی زۆرمان لەم پەیمانگاییمە. تقديري وشكري إلى إدارة المعهد البايتخت الخاص بي وكل المدرسين والطلاب أحببتهم وشاركتهم في السراء والضراء. وفي النهاية خلال هذه السنتين الماضيتين تعلمت يعني بالدروس النظرية والعملية يعني من خلال هذه الأجهزة المتطورة فائدة جيدة. زۆر دڵخۆشم کە لێرەم لە بەشی دەرمانسازیم وانەکانمان ڕۆژانە بە شێوازی پراکتیکی و تیۆریە مامۆستایەکانمان مامۆستای زۆر زیرەک و لێهاتوون ئامێری پێشکەوتومان هەیە لە مەحەدەکەمان. زۆر دڵخۆشم کە لێرەم